سڵاوتان لێبێ ئەمجاریش بە کۆمەڵێک بڕگە و بابەتی نوێی ئابووری هاتوونێتە خزمەتتان لە بەرنامەی ژێرخان وەگەمیشەر سەرەتا هەواڵەکان. سەرەتا لە کۆمپانیای ڕووزنەفتەوە دەست پێکەن. کۆمپانیای ڕووزنەفتی ڕووسی ئاشکرای کرد پوختەی قازانجیان لەسەر بنەمای ساڵانە گەیشتوەتە لە سەدا 8.3. ئەوەش لە کاتێکدایە ئەو کۆمپانیایە گرێبەستێکیان لەگەڵ حکومەتی هەرێم بۆ کڕینی نەوت ئەنجامدا و یەکەم بارە نەوتی هەرێمی گەیاندە بازاڕەکانی جیهان. کۆمپانیای ڕووزنەفتی ڕووسی ئەوەی بڵاو کردەوە لە چارەکی یەکەمی ئەمساڵدا توانیویانە 13 ملیار ڕۆبڵ بەدەست بێنن کە دەکاتە زیاتر لە 221 ملیۆن دلار. ئەوەش بۆی بەرزبوونەوەی ئاسی بەرهەمهێنانی نەوتی ئەو کۆمپانیای لامانکادا پێشبینی دەکرێت کۆمپانیای ڕووزنەفت ئاسی قازانجەکەی بگاتە 22 ملیار ڕۆبڵ. ئەوەشی بڵاو کردەوە ئاسی فرۆشی بەڕێژەی لە 34.5 بەرزبووەتەوە بۆ 1 تریلیۆن و 41 ملیۆن ڕۆبڵ. لەم نێوەندەشدا قازانج بەرزبووەتەوە لە بەرامبەر سوود و باج و کشانەوەی قەرزەکان بەڕێژەی لە 22 بۆ 333 ملیار ڕۆبڵ کە لەسەر و پێشبینیەکانی کۆمپانیاکەەوە بووە. کۆمپانیای ڕووزنەفتی ڕووسی لە سەرەتای ئەمساڵدا گرێبەستەکەیان لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستان چوەتە بواری جێبەجێکردنەوە کە پێدانی نەوتی پێشینە بوو بەرامبەر پێدانی 3 ملیار دلار. بە گوێرەی زانیاریەکانی شتای ئەسا ڕووزنەفت 1 ملیار دلاری داوە بە شێوەی پێشینە بە حکومەتی هەرێمی کوردستان. دۆخی دۆلار لە بازاڕەکانی ژیان بە شێوەیەکی باش نەگوزەرە هەفتەی ڕابردوو. دراوی یۆرۆ کۆتایی هەفتە بەرزترین ڕیکۆردی لە بەرامبەر دۆلار تۆمار کرد. ئەوەش بۆی زیادبوونی ئاستی پێشبینیەکان بۆ دەرچوونی ئەمانوئێل ماکرۆن. بە پێی تۆماری بازاڕەدارەیەکان نرخی 1 یۆرۆ گەیشتە 1 دۆلار و 0.984 سنت. ئەوەش بەرزترین تۆمار لە سەرەتای مانگی تشرینی دووەمی 2016. ئەم بەرزبوونەوەیە پاش سەرکەوتنی بۆچوونەکانی ئەمانوئێل ماکرۆن کاندیدی هەڵبژێردراوە بۆ سەرۆکایەتی فەڕەنسا هات لە ڕوبەڕبوونەوەکی تەلەڤیزۆنی هاوکات بە پێی شیکەرەوەی بازاڕەدارەیەکان هاوکاتی سەرکەوتنی ماکرۆن پێشبینیەکان بۆ کەمکردنەوەی بانکی ناوەندی ئەوروپا بۆ پاداشتەکان کاریگەری لەسەر نرخی یۆرۆ بەرامبەر دۆلار داناوە. هاوکاتی یۆرۆ دۆلار بەرامبەر دراوی یابانی دابەزینی بەخۆوە بینی و گەیشتە 112.33 یەن بەرامبەر دۆلارێک. ئەوەش گەورەترین پاشکشەی دۆلار بۆ لە ماوەی 7 هەفتەی بەرامبەر یەنی یابانی. ڕێکخراوی خۆراک و کشتتوکاڵی نەتەوە یەکگرتووەکان فاو بڵاوی کردەوە نرخی خۆراکی گیانی بەڕێزەی 1.8 لە سەدا دابەزینی بەخۆ بینیوە. بە پێی ڕاگەیاندراوی ڕێکخراوی فاو کە تایبەتە بە مانگی نیسانی ڕابردوو لەسەر بنەمای ساڵانە نرخی خۆراک لە گیان دابەزی و ئەوەش هاوکاتە لەگەڵ پاشەکشەی نرخی کۆی خۆراکە کشتتوکاڵی بنەڕەتەکان جگە لە گۆشت. ڕێکخراوی خۆراک و کشتتوکاڵی نەتەوە یەکگرتووەکان ئاماژەی بەوەش کردووە بەراورد بە مانگی ئازار نرخی خواردەمەنی گەرمی و ڕۆنی خۆراکی و شیرەمەنیەکان و گۆشت و شەکر لە مانگی نیساندا 3.1 خاڵ پاشەکشەی کردووە و گەیشتووەتە 168 خاڵ. ڕێکخراوی فاو پێشبینی بۆ بەرهەمە گەرمیەکان بۆ ئەم ساڵ کەم کردووەتەوە. بە پێی پێشبینیەکان بۆ ئەم ساڵ 2 ملیار و 599 ملیۆن تەن بەرهەمی گەرمی بەرهەم دێت و پێشبینی دەکرێت بڕی گەرم لە گیان بگاتە 740 ملیار تەن. ئەوەش کەمترە لە ئاسی پێشبینی کراو کە پێشتر ڕاگەیانرابوو لەلایەن ڕێکخراوەکەوە. بەڵێ لە عێراق گوتەبێژی وەزارەتی نەوتی عێراق عاسم جیاد ڕاگەیان بە پێی ئەو ڕێکەوتنامەیە کە واژوو کراوە یەکەم کاروانی نەوتی خاویان هەناردەی میسر کردووە کە بڕەکە 2 ملیۆن بەرمیلە. لە بەیاننامەیەکی ڕۆژنامانیدا عاسم جیاد ئاماژی بەوە داوە ڕۆژی چوارشەمە پرۆسەی بارکردنی کەشتیەکی مسری بە 2 ملیۆن بەرمیل نەوتی خاو دەستی پێکردووە. گوتەبێژی وەزارەتی نەوتی عێراق ڕوونیشی کردەوە پرۆسەکە لە چوارچێوەی ئەو ڕێکەوتنامەیەدایە کە لە نێوان عێراق و میسر واژوو کراوە و بەپێی ڕێکەوتنامەکە لە میانی 6 مانگدا عێراق مانگانە 12 ملیۆن بەرمیل نەوت هەناردەی میسر دەکات. لە دەی نیسانی 2017دا وەزیری نەوت و سامانە کانزایەکانی میسر تارێق مەلا ڕاگەیان حکومەتەکەیان بە هاوردەکردنی نەوتی خاو لە عێراق ڕازی بووە.
لە کوردستان چالاکیە گەشتاریەکان زیاد بوون لە هەولێر پێشانگای گەشتیاری ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە ئامادەبوونی 200 کۆمپانیا کە لە 16 وڵاتەوە بەژاریان تێدا کردبوو کۆتایی هات. دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستان لەبارەی کۆنفرانسەکەەوە ڕایگەیاند ئامانج لە کۆنفرانسەکە بۆ ڕاکێشانی سەرنجی گەشتیارانە لەسەر کەرتی گەشتیاری هەرێم. نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەبارەی کەرتی گەشتیاریەوە لە کۆنفرانسەکەدا وتی بەرەو قۆناغێکی نوێ هەنگاو دەنین، قۆناغێک کە پلانمانەیە کەرتەکانی گەشتیاری کوشت و کاڵ و پیشەسازی بکەینە بەدیلی نەوت و گاز. بەپێی ئامارەکانی دەستەی گەشت و گوزاری هەرێم ساڵی ڕابردوو 1,600,000 گەشتیار هاتوونەتە هەرێمی کوردستان، ئەوەش بە بەراورد بە ساڵی ڕابردوو زیاتر بووە. هاوکاتەر بەپێی ئەو ئامارانە هەرێمی کوردستان خاوەنی 841 ئۆتێلە کاشدەیان براندی گیانیان هەیە. بەڵێمانە هەواڵەکان بوون، هەواڵەکانی هەفتەی ڕابردوو واتە گرنگترین ئەو هەواڵانی کە جیهان لەبارەی ئابووریەوە بەخۆیانەوە بینی. بەپێی پێگەی ستاتیستای ئەمریکی فەیسبوک مانگی ڕابردوو زۆرترین چالاکی هەبووە بە جۆرێک توانەتی پلەی یەکەمی تۆڕە کۆمەڵاتیەکان لە ئاستی جیهان بەدەست بێنێ. ئەوەش فەیسبوکی کردووەتە گەورەی بازاڕە دارایەکانی جیهان بەتایبەتی لە تۆڕە کۆمەڵاتیەکان. بە جۆرێک ئێستا ژمارەی بەکارهێنەرانی فەیسبوک گەیشتووەتە 1,970 ملیۆن بەکارهێنەر. بەڵێمە ئینفۆگرافیکێکمان ئامادە کردووە لەسەر بەکارهێنەرانی تۆڕی کۆمەڵایەتی لە ئاستی جیانە بەپێی ڕێزبەندی کە پێگەی ستاتیستا ئەنجامی داوە. گرافیکەکەمان ئامادە بێت. ئەمە و ڕێزبەندیە کە بێکەی ستاتیستای دایناو پێگەیەکی زۆر بەناوبانگی جیهانیە. فەیسبوک بۆ مانگی ڕابردوو ژمارەی ئەو کەسانی چالاک بوون لە فەیسبوکە یاخۆت ژمارەی بەکارهێنەری فەیسبوکن 1,968 ملیۆن بووە و واتسئاپ پلەی دووەمی بەدەستهێنا و 1,200 بەکارهێنەری هەبووە. یوتوب 1 ملیاری هەبووە و فەیسبوک ماسنجەر کە پێگاتەیەکی فەیسبوکە ئەویش 1 ملیاری هەبووە. ویچات 889 ملیۆن بەکارهێنەری هەبووە. QQ 868 ملیۆن بەکارهێنەری هەبووە و ئینستاگرام ئەوە کە هەمومان وێنەی تیادانین 600 ملیۆن بەکارهێنەری هەبووە. QZone 595 ملیۆن بەکارهێنەری هەبووە. تمبلەر 550 ملیۆن بەکارهێنەری هەبووە. تویتەر 319 ملیۆن بەکارهێنەری هەبووە. دیارە ئەمە گرنگترینیان بوو کە ئێمە بۆمان دەستنیشان کردن، بەڵام زیاتر لەوانەش بەکارهێنەری تۆڕە کۆمەڵاتیەکان هەبووە. بەڵێ ئەمە گرنگترین ئەو شتانە بوون کە لەسەر تۆڕە کۆمەڵاتیەکان بەکارمانانە. پاشکەمیتر ئەچنە سەر گرنگترین بەشی بەرنامەکە، ئەویش تەوەرەی بەرنامەکەیە. پرۆسەی بایۆمەتری تەوەرەی ئەم جارەی بەرنامەکەمانە. پرۆسەی بایۆمەتری موچەی هێزەمیەکان بەردەوامی هەیە وەش لە کاتێکدا چاوەڕوان دەکرێت مانگی 6 ساڵ بە شێوەی بەشێکی موچەی فەرمانبەران لەسەر بنەمای سیستەمی بایۆمەتری بدرێت. یەکەم تاقیکردنەوەش لە موچەی هێزەکانی پێشمەرگەوە دەست پێ دەکات بە پێیوتەی لیژنەی باڵای ڕێخستنی سیستەمی بایۆمەتری. ئێمە کۆمەڵە گرافیکمان هەیە پێشکەشیەوەکن پاشان لەگەڵ میوانی زۆر بەڕێزمان عوسمان ئەبوبەکر قادرە ئەندامی ژووری عملیاتی پارێزگای سلێمانی بایۆمەتری قسە دەکەین. سەرەتاش گرافیکەکان بۆ وەشیەکەینەوە. سیستەمی بایۆمەتری و دەستکاریکردنی موچە ژمارەی فەرمانبەران لە هەرێمی کوردستان هەتا ئێستا ئەو ئامارانی کە حکوومەت ئاشکرا کردو 1,000,000
400,000 فەرمانبەرمان هەیە کۆی ژمارەی ئەو کەسانی ئەو فەرمانبەرانی کە خۆیان تۆمار کردووە لە سیستەمی بایۆمەتری 1,100,000 فەرمانبەر تا ئێستا خۆی تۆمار کردووە فەرمانبەری مەدەنی کە خۆی تۆمار کردووە 1,000,000 کەس بووە و فەرمانبەری سەربازی کە تا ئێستا خۆی تۆمار کردووە 100,000 کەس بووە. وەسەبارەت بە موچە هەرێمی کوردستان داهاتی هەرێم 5.5 ملیارد دۆلار داهاتیە بۆ ساڵی 2016 خەرجیەکانی زیاتر بوون 5.5 ملیارد دۆلار زیاتر خەرجیە بووە. موچەی هەرێمی کوردستان دوای ئەوەی پاشەکەوتی لێکراوە گەیشتووەتە 400 ملیۆن دۆلار بەڵام جاران خۆی لە 730 ملیۆن دۆلار دەدات. بەڵام لەسەر ئەم قسانە ئەچمە لای میوانی زۆر بەڕێزم کاک عوسمان ئەبوبەکر قادر ئەندامی ژووری عملیاتی پارێزگای سلێمانی لەسەر سیستەمی بایۆمەتری قسەی لەگەڵاکەم کاک عوسمان زۆر بەخێر بێ پێم خۆش لە بەرنامەکەمە ئامادەی ئەگەر تازەترین شت لەبارەی سیستەمی بایۆمەتری موچەی فەرمانبەرانەوە هەبێ بۆ بینەری ئەمەی ڕوون بکەیتەوە. یەکەم شت لەسەر ئامارەکەتان زۆر باش تا ئەمڕۆ کۆی گشتی ئەم ئامارە تا هەفتەی ڕابردوو ئێمە ئاشکرامان کرد ئاخرەمەی من تا ئەمڕۆ پێدا زۆر باش ئەوە زۆر گرنگە. کۆی گشتی تۆمار لە هەرێمی کوردستان 1,160,000 کەس تا ئێستا خۆی تۆمار کرد. زۆر باشە. تۆماری سلێمانی تەنها سلێمانی 509,000 تۆماری هێزەکانی پێشمەرگەش 140,500 ینی تا سێزەکانی پێشمەرگە 140,000 و باقیەکەی فەرمانبەری مەدەنیە. بەڵێ ئەوەکانی تر مەدەنی. زۆر باشە. ئەگەر باسێکی سیستەمەکەمان بۆ بکەی ئەم سیستەمە چۆنە چۆن کارەکە قۆناغەکانی چۆنە؟ ئێمە ئێستا بەس تەنها لە قۆناغی تۆمارکردنای قۆناغی دوای تەواوبوونی تۆمارکردن ئەوسا ڕێچەکانی تر دەست پێ. زۆر باشە پێم خۆش کاک عوسمان سیستەمەکەمان بۆ ڕوونکردی ئەم سیستەمە چۆنە چۆن کارەکە گرنگیەکەی لە چیایە؟ ئەم سیستەمە یەکەم شت یەکەم بەرنامەی چاکسازیە کە حکوومەتی هەرێم دایناوە بۆ چاکسازی بۆ نەهێشتنی دوو موچە موچەی وەهمی ئەمە ئەو حاڵەتەیە کە ئەم چارەسەریەکە دوو کە دەستی کرد بە ئیشی خۆی هەر کەس بە ئەو بارکۆدی لایەتی شەرگی و بارکۆدە بێتە بارکۆدی ڕسمی ینی ژمارەی ڕسمی لەوەی گۆڕانکاری بەسەرا بێت چکە هاوڵاتی هەیە 3-4 موچی هەیە 3-4 بارکۆتی پێ ناکرێت بۆ هەر بارکۆتە کارتێکی بۆ دروستکەین. ئەم حاڵەتە ئەبێتە کارتێک کە هەموو کەسێک کارتێکی ئەبێ ئیتر ئەتوانێت لە هەر شوێنێک بێت لە هەر بانقێک بێت لە هەرێمی کوردستان ئەتوانێت معاشی خۆی پێوەرگرێ و تۆ ئیش بە ڕقەمەکەی و کات بە پارە نایکەی ڕەسیدت هەیە لە بانک ئەو ڕەسیدەی پێشوو کە بە پاشەکەوتە ئەوەشە چێتە سەر ڕەسی دەکات بەڵام وەکو ڕەسید هاتەوە بەڵام وەکو ڕەسید وەکو ئەوەی کە پارە بڵێ دەری ئەهێنم ناتوانانی دەری بین بەڵام وەکو ڕەسیدێکی بانقیت هەیە دوو ئەم حاڵەتەش بایەمەترێ سیقەی بینی هاوڵاتی و بانک دروست ئەکاتەوە هەم هاوڵاتی سیقەی بە بانقە بێ هەم بانقیش سیقەی بە هاوڵاتی دروست. زۆر باش ئەوە ئێوە کە ینی چۆن بڵێ لە لیژنەکەوکەوە لە ژووری عملیاتی سلێمانی بەشێکن لە سیستەمی بایۆمەتری سکیوریتی یاخود ئەمنیەتی ئەم ئینە تا چەند پارێزراوە ئەمنیەتی ئەم سیستەمە ئەم سیستەمە لای ئێمە تۆمارەکرێ ئیتر ئێمە خاوەنی نین ئەچێتە دادادێنتری لە هەولێر لەوێ ئیشی لەسەرەکرێ. زۆر باشە کێشە و گرفتەکانی چینەوە ئێوە تێبینیتان کردبێ؟ کێشە و گرفتەکانی خەڵک هەیە خۆی تۆمار نەکردو ئێستا باش قەنەعەتی پێی نەبووە بەڵام ئێستا بە هەر شێوەیە بێ خۆی تۆمارکە و کاتیش نەماوە بۆ خاصن بۆ فەرمانبەرانی مەدەنی ئیتر هەموو محاولەیەکە ڕۆژانە ئێمە جوابی خەڵگەینەوە ڕۆژانە خەڵگیە بۆ لامان خۆی خەلەلەکە لە خۆیەتی بەڵام حکومەت تاوانبارەکە. ینی ئێستا فەرمانبەرانی مەدەنی کەس ناتوانێت خۆی تۆمارکە کەس ناتوانێت خۆی تۆمارکە ئیلا بە ڕێگەیەک ئەو کەسی کە خۆی تۆمار نەکردو ئەبێ تەبریرێکی بەقوەتی هەبێ بۆچی خۆی تۆمار نەکردووە ئایا لە دەرەوەی وڵات بووە ئایا لە نەخۆش بووە ئایا لە ئیجازە بوو ئیتر ئەمە هەمووی ئەم حاڵەت هەیە. ئەم حاڵتە زۆر ئێستا ینی ڕوبەڕووتانە بێتەوە؟ ئەرە وڵی زۆر ئیتر ئەم حاڵەتە ئەبێ ئەو کەسی کە تۆمار فەرمانبەر خۆی تۆمار نەکردووە لە دایرەکەی خۆیەوە کتابی بۆ بکرێت بۆ وەزارەتەکەی خۆی لە وەزارەتەکەی خۆی بۆ ئەنجومەنی وەزیران ئەبێت لەو کاتەیە کاچێتە ئەنجومەنی وەزیران تەبریرێکی بەقوەتی هەبێ. ئێستا کتابێکی زۆرمان بۆ هاتۆتەوە کە
چوە کتابیشی کرۆ بۆ چۆتە ئەنجومەنی وەزیران بەڵام گەڕاوەتەوە تەبریرەکەی قبوڵ نەکراوە. ئێستا ئەوانەی کە زۆر تەبریرێنەوە تەبریرەکانیان چین؟ لێرە نەبووم لە سەفەر بووم سەفەر کە تۆ بەڵگە دەبێت نەخۆش بووم ئەبێ مۆڵەتت هەبێ ئەمانە بەڵگەکان ئیوای ئەڵێ نەمزانی وە نەمزانی بەڵگەن تەبریر نییە. هەز ناکە ئێمانە دوو بووچەکان و ئەوانن کە نا فەرمانبەر دووموچەش بێ مشکلەمان دووموچەنی ئێستا چکە لە حاڵەتی تۆمارکردنە لەوێ ئەچێتە داتا سێرڤەرێکەوە هەمووی تۆ چەند معاشت هەبێ هەمووی لەسەر یەک سیستەمێتە خوارەوە تۆ چەند معاشت هەیە. زۆر باش قسە لەسەر باسی دووموچەیی و سێموچەیی و باسی ئەمانەکری ئەم حاڵتانتان تا چەند ڕوبەڕوە بێتەوە؟ زۆر ئەو حاڵە هەیە بەپی سیستەمی دارایی ئێرە حەقی خۆیەتی کە هەرکە هاتووە زیندانی سیاسی بەوە منحەیەکی هەیە کە سوکاری شەیداوە حەقی خۆیەتی خۆشی فەرمانبەرەوە سێما هەرسێکیشی قانونی. زۆر باش ئەی ئێوە چۆن مامەڵە لەگەڵ ئەم کیسانەیە؟ ئێمە چەند فۆرمی پێبێ ئێمە ئێستا لە حاڵەتی تۆمارکردنە چەند فۆرمی پێ ئێمە بۆی تۆمارەکەین ئەوە ئەچێتە هەولێر لە هەولێر هینی لەگەڵاکرێ. واتە قۆناغی یەکەمی تۆمارکردنە دوای قۆناغی یەکەم ئێستا ئێمە لە حاڵەتی تۆمارکردنە قۆناغی دووەم دوای ئەم وەزعە کە تەواو بوو تۆمارکردن تەواو بوو ئەنجا چێتە تەواو بەیانی ئەسم قۆناغ بەپێی خۆی بۆایەکی یەکی پێنج تەواو بووە 34 تەواو بوو بەڵام پێزەکانی پێشمەرگە و ئاسایش و ئەمانە داوایان کرۆ کە 15 ڕۆژ 2 هەفتە بکرێتەوە سات درێژ کراوەتەوە بۆ مای 2 هەفتە. زۆر باش تا ئەستاوای لە سنووری پارێزگای سلێمانیە خۆی تۆمار کردووە چەندێکە ینی 509,000 کەس خۆی تۆمار کرد بە ئەمنی و سەربازیشەوە بە هەموویەوە. قسێک لەسەرەوە بوو کە لە سلێمانی زۆرترین بەتاتی لە بنکەی بانکەکان زۆر ینی تووشی ئەوە ئەبن خەڵک بوون دووموچەیە خۆی یەکلایەکەتەوە یا هەیە دووموچەی هەیە ئەوێ بەزەر دووبارە خۆی تۆمارکاتەوە ئەم کێشانتان ڕۆبارە ئەو کێشەوەردانی تووشتانە بێ کێشتان بۆ دروستەکە تا چۆنن یانێ؟ ئێمە ئاسایی ئەوەی کە دووموچەی هەیە ئاسایی تۆماربانە کرد زۆر ئاسایی ئیوا بوو من خۆم بینیمە سێ فۆرمی پێوە هەرسێکیشمان بۆ تۆمار کردووە بەبێ ئەم لاولە هەرسێکیش بەڵام لەم تەرمیناڵە چۆتە تەرمیناڵەشتر بۆمان تۆمار کردەوە زۆر ئاسایش. یعنی ئەوە هیچتان نیە لەسەر بەس تۆمارە ئیجراعات لە هەولێر ئەو چێتە بەردەمی ئەوان و ئەوان ئیتر هەموو حساباتەکە لە هەولێرە لە ئەی ئیجراعاتەکان چەند بۆ نمونە جیاوازی کەسێک چیە گەر دووموچەی بە خۆی تۆمار کردوێ؟ من پێم وتی هەنێ موچە هەیە ڕسمیە ینی یاساییە. زۆر باش بەڵام هەنێ موچە هەیە دوو موچێ و یاساینی ئەوانەش ئیجراعاتی خۆیان بەرامبەرەکە جارە هیچ ئیجراعاتێک دانراوە بۆ ئەو حاڵەت بەس لە هەموو حاڵەتەکانە ئەبڕێت ینی هەموو حاڵەتەکان موچەکەی ئەبڕێت ئەوەی کە نایاسایی بێبڕێت ئەوەی یاساییش بێت لەو چێ هەمووی بۆ بکەن بە یەک معاش و معاشێکی مەزبوط. زۆر باشە گرنتی هەیە بۆ نمونە ئەوانەی بندیوارن یانە ئەوانەی بۆ نمونە موچێکی وەهمیان هەیە ئەمانە بۆ نمونە لەم تۆمارەیان نەبن یا لەم تۆمارە ناونووس نەکرێن؟ ئەوەی بندیوارە مدیری دایرەکە بەرپرسە لەگەڵ وحدەی حسابێکەیە مدیری دایرەکە وحدەی حسابێکە ئێمە هەموویمان کۆ کردوتەوە لە سلێمانیەوە تا ڕانێ و قەڵازێ تا خانەقین و کفری و کەلار هەموو مدیر حساباتەکان و مدیر دایرەکانمان کۆ کردوتەوە هەموو شتەکانمان بۆ شەڕە کردو تومانە ناکرێ ئیتر ئەوان ئەگەر بندیواریان هەبێ ئەوان بەرپرسن دوایی کە دەریشکەوێ مۆزەفی بندیواری هەیە مدیرەکەش و مدیر حساباتەکە خەڵکە بۆ ئێوە بێتە لای ئێوە بۆ نمونە بزانە ئەمە بندیوارەیە ئەمە دووموچەی هەیە ئەوە ینی حاڵەتی ئێمە نازانین چونکە ئەو فۆرمەکەی پێ کە هاتە لای ئێمە فۆرمەکەی مۆری یەک وحدەی حسابەکەی پێوەیە لەگەڵ مۆری ئەو دایرەکەی خۆی بەس ئێمە چێکی هینەکەی بۆکەینەوە فۆرمەکە شتەکانی غەڵەت نەبێ بۆمان کردووە ئێمە بەرپرس نابینەوە حاڵەتە تەنها مدیری دایرەکە و وحدەی حسابێک خەڵکە بۆ بێ بوو نمونە بڵێ ئەمە دوو موچەمان هەیە و ئەمە خۆم یەکلای کەم لێنان موچێکیانە خەڵکێکی وا هەبووە بۆ توێتی من زۆر ئەویان لابم هەیەت خۆی تۆمار نەکرد هەر بەپی ئامارەکان دیارەکە خەڵک دوو موچەی هەبووە زۆری خۆی تۆمار نەکرد. زۆر باش ئەوانەی کە بۆ نمونە تا ئێستا خۆیان تۆمار نەکردووە زۆرن کەمن یعنی ئەوانەی بۆ نمونە لە سلکی مەدەنیان مەدەنی خانە نشینمان هەیە کەمەنداممان هەیە وارسی شەیدمان وارسی شەید و تەقاوت ئەمانەمە زۆرێک خۆیان تۆمار نەکردووە ئەوانیش نووسرامان بۆ کردن بۆ لە دایرەکانی خۆیانەوە نووسراویان بۆ کراوە بەرزکراوەوە بۆ ئەنجومەنی وەزیران ئەبواە تا
لە 16 مانگەوە تا جوابیان باینیان 16 چوارەوە جوابی ئەمەیان باتەوە بەڵام تا ئێستا هیچ وەڵامێک نەهاتوە تا چەند ڕێژیان زۆر ئەمانە وەڵاهی ئەوەی کە من بینیمە زۆرە ڕۆژانە ژێت زۆرن 1000 کەس 1500 کەس هیچ هەلێک نییە بۆ ئەوەی ئەمانە دووبارە ئێمە ناتوانین بڵین هەل هەیە ئەوەی کە ئەبینن وەکو بەوە ئەوەی کە لە لای ئەنجومەنی وەزیرانە هیچ ئەگەرێک نییە بێنی خۆی ئەگەر ئەبێ بکرێ بچکە خەڵکیجی ئێمە لێرە لە هەولێر زیاترە لە دهۆکی شەیە لە کەلارۆ لە شوێنەکانی تریشە بەڵام کە عوسمان زۆر باسی ئەو کرێ بنون ئەوانەی کە بەم شێوەیەن لە ئەوروپاوە هاتوونەوە یان بوونە جۆر لە جۆرەکان بندیوارن یا پێشتر باوەڕیان بەم سیستەمە نەبوو ئێستا ینی سیستەمەکان بە جۆرێک لە زیادە ڕۆی یا جۆرە لە ئین وەرگرتووە ئەمانە تا چەندوان ئەوانەی لە خارجن ئەگەر خانەنشین بێ دوای خانەنشینی بۆ تێ لە هەر شوێنە دانیشتنی ئاساییە یەتەوە خۆی تۆمارەکە پاسپۆرتەوە مشتێکی کە لە خارج بوو و تەخیر بووە ئەمە ئاسایی ئەمە بنکەیەکمانتانەوە لە محافەزەی سلێمانی لە قاتی سێ لێ بۆیان تۆمارەکەین بەڵامەوەی بەڵگەی ڕسمی پێبێ کاتی لە دوای یەکی سێوە داخڵ بوو بێتەوە کوردستان ئەمانە ئێمە بۆیانەکەین ئەمە ئاساییە کەس و کاری شەهیدی شارگەر لە ئەوروپا بێ ئەمانە زۆر ئاسایە بەڵام کەمەندام کە لە ئەوروپایە و لێرە معاش وەرەگرێ و لێش داعانیشە لێش هەمان معاشێ لێرە بۆی ناکرێت فەرمانبەر ئەبێ لێرە بێ کەوتێ فەرمانبەر ئەبێ لێ ئەبێ بە تەبریرێک ڕۆژ بێتە دەرەوە یا نەخۆش بێ یا بۆ تواناسازی ڕۆشت بێ ئەمە یا ئیجازەی بیدون ڕاتەوە ڕۆشت و حەقی خۆیەتی ئەمان ئەم حاڵەتانە یەکەمیان فەرمانبەر بێ ئێستا هاتبێتەوە لە ئەوروپا ئەوە لێ دانیشە معاش وەرەگرێ ئەوە ڕەفزە بۆی تۆمار ناکرێت زۆر باش تەداخلات چۆنەوە لە ڕووی ئیداری و ئەوانەوە هیچ تەداخلاتی نییە لەبەرەوەی ئەوە کۆمپیوتەرە سیستەمێکە کە داخڵی کرد داخڵەکە هەنێک کەسی شەیە داخڵ نابێ فایلی سووری هەیە فایلی سوور بەخۆی کاتەوە تاوە مشتە کۆتایی ینی هیچ کەسێک شخصیاتێک تەلەفۆنێک ناکە ڕۆژ ناوەڵڵا ئەوەی کە چونکە ئەمە سیستەمە خزمایەتی تیانە کەسایەتی تیانی من زۆر جارەوەکانەی هاتون خزم و کەوتومە نە خزمایەتی تیانە ئەو کۆمپیوتەرە نا لە منی قبوڵەکانە لە تۆش چۆن سیستەم بەرنامەیەکی بۆ دانرا بۆ بەرنامەیەش خەڵک زۆر جۆر لە جۆرەکان وەکو باقی شتەکانی تری حکومت خەڵک زۆر گومانی لەم سیستەمە هەیە ئەوەی عفو خەڵک دایمە پێش حەدەسەکە دایمە پێش حەدەسەکەی و بڕیاری قەتعیشەیە ئەمەی غەڵەتەکەمان بیکە دایمە کوردەواری قسەیکی کوردەواریڵێ کردە پەشیمان بە نەک نەکردە پەشیمان ئێساوانەی کردیان ئەگەر شتێکی من تاکیدم کە ئەمە ئەبێ بەڵام ئەوانەی کە خۆی قەناعەتیان پێێنی و کردوشیانە باب هەبێت چیە بەس مەجموعەیەک ئێستا دەستماجەکان یعنی نیان کردو دەستماجەکان بۆ بگاتەوە حاڵەتە قەناعەتی پێی نەبووە ئێستا زانێ سیستەمەکە بەرەو کۆتایی ئەڕوا و سیستەمەکە ئەمری واقعە ئەتر ئەنواع واستەوە چیشی پێناکە ئەوەی تۆ بینیوتە خەلەلی ئەم سیستەمە لە چیە ینی ئەتوانێت ڕێگری لە چی نەکات ڕێگری لە بندیوار ناکات تەنها بندیوە ئەجی ناوی تری هەموو قۆڕ کرد ئەم بندیواریش چێ بەرپرسە وحدەی حسابێکە لەگەڵ مدیری دایرەکە لە هەر شوێنەکە هەبێ کەشفە بێ ئەمڕۆ ناسبێنە کەشە هیچ ڕێکارێک هەیە بۆ ئەوەی بوون لە ئایندەیە ئەم سیستەمەکە بوون من ئەوشی بۆ زیاد بکرێ ئەمە جارێکەکەم تۆمارە ئەگەر گەیشتەوە حاڵەتە بەرنامەی تری بۆدانێ چونکە ئەوەی ئێمە کۆبوونەوەمان لەسەر کرد دوای ئەم حاڵەتە کۆمپانیەکانیش تۆمارەکرێت و خەڵکی ئاسایش خۆی تۆمارەکە بێ ڕسیدێکی بانقی بکات زۆر باشە ئەوەی کە ئێوە هەستەکەن کەی ئەم سیستەمەیانی کۆتایی باسی ئەوەگر 15 ڕۆژتر کۆتاییەت 15 ڕۆژی تر کۆتاییە دوای ئەوە هیچ بەرنامەی ئیشپێکردنی ئەم سیستەمە لە مانگی هەشتا بەڵام ڕۆ ئەنجومەنی باڵای سیستەمی بایۆمەتری شتێکیان وتووە بەڵام ئەوەی کە لای ئێمە مانگی بەڵام وەکو وەکو تەجروبە لەوە چێ یەک دوو وەزارەت بخەنە تەجروبە بزان چۆن دەرەچێت ئەی وەکو ئەوەی کە سیستەمەکە بەعام لە مانگی هەشتا ئەوەی کە ئێوە زانیاریتانە پێتانە بێت لەگەڵ ینی ئەنجامدانی ئەم سیستەمای واتە لەگەڵ بەگەڕخستنی سیستەمەکەیە گۆڕانکاریش لە موچەیە ڕوەدات گۆڕانکاری لە موچەیە چۆن ڕوونایە تۆ ئیتر ئەمە نییە بچیتە بەردەمی بانکەکە و یا بچیتە بەردەمی حساباتی دایرەکە و بچن لە بانک پارە بێن تۆ کە ڕسیدێک بارکۆدێکت وڵا پێم خۆشە زیاتر تەفاسیل بە کاک عوسمان زیاتر تەفاسیل بەوە بەیش کە فەرمانبەران زۆر ینی گرنگە بەلایەن و بزانن دوای ئەم تۆمارکردنە سیستەمەکە بەرەوکوێ ڕوە سیستەمەکە کە گەیشتە سەر و حاڵەتی بەمە ئیش بکرێ
لەم لیژنەی باڵای سیستەمی بایۆمەتریەوە لە وەزارەتی دارایی هەموو هینەکان ئەگەڕێتەوە تۆ خۆت تۆمارکردەوە ڕێک ئەگەڕێتەوە بە معاش هەموو شتێکی بۆ دیاری کراوە لەسەر ئەو معاشە درێ ئەم معاشەش بە پارە نادرێت بیدایەت لەوە چێ ئەگەر بە پار بەڵامی تر کە کەوتە گەڕەوە کە کەوتە ئیش بە پارە نییە تەنها ڕقەمە تۆ مانگانە سەری مانگ ئەوە نەچۆتە سەر حسابەکەتەوە نەبووە لە بانکە ئەوە نەش چۆتە سەر بە پاشەکەوتەکەش بە پاشەکەوتش ئەوی کە بە ئێمە وتراوە پاشەکەوتەکەش ئەچێتە سەر ئەو ڕسیدت بەڵام وە بەرێنەرێکار لەم سۆدیۆی ئەوتی مەگەر لە قیامەت وە ینی ئەوە ڕێی شخصی خۆیەتی بەڵام ئەو چه قسەی سەرجادە بکە مە قسەی حکومەتێ بۆ بکە حکومەت جیاوازە و قسەی سەرجادە ئەو بارکۆتەی کە لای فەرمانبەرانە ئەوە تا چەند ڕۆڵیە بێ لە ئەگەر ئەوەی پێ نەبێ فەرمانبەر ئەوە ڕۆ ئێستا لە هەنێ شوێن لە هێزەکانی پێشمەرگە ئەگەر ئەوەی پێ نەبێ معاشەکەی وەستێنە ئەمە شتێکی باشە بەڵام لە فەرمانبەران وانیە جارێ ئەم بارکۆتە تۆ دەلالە لەواکە کە تۆ خۆت تۆمار کردو ئەی ئەگەر نەبێ یاون بێ حاڵتە چی بکە ون بێ کە لە ئەخیری سیستەمەکەیە حەلیان بۆ دۆزنەوە ئەوەی ئەوە زانیاریتانە بێ ئەنجومەنی وەزیران دوای ئەمە چیەکە ینی سیستەمەکە چی لێگە ینی دوای هەڵسەنگانەکان چۆن بێت چەند مانگی پێچێت ئێستا کەم تەواو بێت تا مانگی هەشت بهینە تۆ بە دەریاڵە ئەمە هەمووی مەجال و لەبەر دەمیانە زۆر باش چی لێ بکەن و چۆن بەکاری بێن و ئەمە هەمووی لەبەر دەمیانەوە بەڵام ئێستا چێکەکەنەوە چێگەکرێتەوە چێکردنەوە زۆر ئەساس یعنی چێکردنەوە چەنی پێچێ ئەمە ئێستا پێرێ ڕۆژی پێنجشەممە جوابێکمان بۆ هاتەوە 200,000 فۆرم ڕەفس کراوە بۆچی ینی ئەو ڕەفس خەلەلی تایە خەلەلەکە ینی لە ئەنجومەنی وەزیران دەستنیشان کراوە نا خەلەلەکە لە فۆرمەکەیە ناچێتە داتا تێنتری لە هەولێر کە چۆتە ئەوێ لەوێ سەیرەکەن کەم و کورتیتیە ئەو فۆرمە ئەگەڕێتەوە ئەو کەسی کە خۆشی تۆمار کردو ئەبێ دووبارە چۆن ئەو ئالەتەکە چۆنە بێنی و چۆن داوای لەکەن بۆ نمونە ئێمە نێرنەوە بە دایرەکەی خۆی هەموو فۆرمێک مۆری دایرەکە و مۆری یەکە حسابێکی لەسەر زۆر باش ئێستا لە ساچنی فەرمانبەران ماوە خۆیان تۆمار نەکردو فەرمانبەران تۆ مەبەستم ینی کۆی فەرمانبەران بە سەربازی و مەدەنیشەوە بەس ئێمە 1,400,000 مانەیە زۆر باشە بەڵام ئەوەی کەم ماوە ئەوەی کەم 1,160,000 خۆی تۆمار کرد ئەوە بە هەمووی 50,000 تریژما بێ کابوو هەر سیستەمەکە ناونانی سیستەمەکە تۆمارکردنی سیستەمەکە 200,000 بڕێت بەڕای تۆ ئێستا لەناو پرۆسەکەی زۆر گرنگە بوو خەڵکی ڕوونکەیتەوە خەڵک تا چه متمانی بەم سیستەمە هەبێ لە 100% وەکو من پێکە خەڵک گەڵێم ئەڵێم لە 100% متمانەتان پێ بێ ئەمە یەکێکە لە بەرنامەی چاکسازی ئەوەی کە خەڵک ئێوێ ئەمەیە ینی ئەوەشی ماوە با بڕۆ خۆی تۆمارکە با خۆی تۆمارکە ئیتر بە هەر شێوەیە تۆمارەکرێ من ناتوان من کە لە ئەنجومەنی وەزیرانەوە نووسراوی شیێنا بڵێ تۆماریکە هەیە خەڵک چۆ فەرمانبەریش بۆ تازە چوە تەبریرەکەی ئەنجومەنی وەزیران قبوڵی کردووە لە سەریە نووسن تۆمار بکرێ یەکێ لە ئەندامانی لیژنەی باڵای بایۆمەتری لە ئەنجومەنی وەزیران یەتە لای من بۆی تۆمارەکەم حەزەکەم هەمووی بچێ بۆی هەمووی تۆمار ئەی پێیامە چێ بۆوانەی کە بندیوارن و موچەیان هەیە ئەمانە بڕۆن خۆیان تۆمارکەن ئەوەی کە موچەکانی یاساییە بە خۆی تۆمار هەمووی خۆی تۆمارکە هەمووی کەشف بێ یاسایی بێ نایاسایی بێ هەمووی کەشف با خۆی تۆمارکە خەڵگەیە لا سلێمانی خۆی تۆمار کرد چۆتە کەرکوو خۆی تۆمارکرد لە بانقە شوێنێک تۆماری کرد چۆتە بانکەکەی تر بە شێوەیەک لە شێوەکان خۆی گۆڕی وازانێ کەشفدان کەشف بێت ئەچۆن کەشف هەستەکەن ینی چاوپۆشی لەمانە ناکرێ غەش لەمانە چۆنەکرێت پەنجە مۆرت هەیە هەر دە پەنجەکەت وەرێ بیلبلەی چاوت وەرەگیرێ ڕسمە دەگرێ تەسکەرەکەت لێ وەرەگرێ هەیە تەزویری شێم ئێمە ئافرەتێکماگەر خۆی کرد تەسکەری زەلا یەکیشی پێبوو بە خۆی کردبوو بەو زەلامەت گیرا و تەسکەرە و فۆرمەکەشی لای ئێمە تا لە محافظ ڕژیم زەوەرتانە ینی خەڵکێکاوە بەم شکڵە بەو شێوەی واسیەکەی بێت ئەوەی کێمە بڕوامەکە هەش بێ کەشف نانەمەسم وەکو کەشبوون ڕێژەی ئەم دانەیەمان ئێمە گر لە یەکێ لە بڵ ئەوانەی ئەگەر بزانین لە سنووری هەولێر و دووەکوانە چۆنە ئاگام لێنێ بگورە هیچ زانیاریمان هەر کەسە و زانیاری خۆی زۆر باشە من کۆتا پرسیار مەکەم ینی پەیامتان چییە بۆ فەرمانبەران بە شوێکی گشتی ئەوانەی کە ئێستا ماوەن خۆیان تۆمار نەکردو ئەوەی کە وەقت ماوە تا ئێساش بچن خۆیان تۆمارکەن هەوڵ بەن خۆیان تۆمارکەن چونکە دوای تەواوبوونی ئەم سیستەمە
ئیتر ئەبێ زۆر قورسترە بێ لەم حاڵەتی کە ئێستا هەیە پێیان ئەوەیە کەس بچن خۆیان تۆمارکەن خۆیان تۆمارکەن باشترەوە کە لە خۆیان تۆمار نەکەن دوایی تووشی یعنی لەوە چێ کۆتای بەڕاژەکان قورس نییە ئەو بڕیارە قورس نییە خۆی بڕیاری خۆیاوە خۆی بڕیاری خۆیە حکومت نییە حکومت هەموو شتێکی بۆ هەموو ئەکاراسانێکی بۆ کردو مسپاسی بەڕێستانەکەم بەڕێز عوسمانە وەکر قادر ئەندامی ژووری عملیاتی پارێزگای سلێمانی بایۆمەتری کە میوان بووی لەم بەشی بەرنامەکەمان زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان دەستان خۆش بێ و هەر سپاس کە بەشدار بێت زۆر سپاس. نرخی دۆلار هەفتەی ڕابردوو بە 125,450 دینار دەستی پێکرد و لە کۆتایی هەفتەشدا بە 125,300 دینار کۆتایی هات ئەوەش لە کاتێکدا بوو بانکی ناوەندی عراق دوو جار ئاستی ڕێژی خستنەڕووی هەبوو بە 159 ملیۆن دۆلار ئێمە خستنەڕووی هەفتانەمانەیە بۆ نرخی دۆلار نرخی دۆلار ڕۆژی شەمە لەکردنەوەیدا 125,450 دینار بووە نرخی بانکی ناوەندی 1,182 دینار بۆ بەرامبەر دۆلارێ و ڕۆژ یەکشەممە لەکردنەوەدا بە هەمان شێوە دۆلار پارێزگاری لە نرخی خۆی کردووە کە 125,450 دینار بووە نرخی بانکی ناوەندی 1,170 واتە 50 دینار زیادی کردووە 1,170.50 فلس زیادی کردووە و ڕۆژی دووشەمە لەکردنەوەدا بە هەمان شێوە پارێزگاری لە خۆی کردووە کە 125,450 دینار بووە نرخی بانکی ناوەندی 1,183 بووە بە هەماشو نرخی بانکی ناوەندی بەرزبوونەوەی بەخۆ بینیوە لە ڕۆژی دووشەمەیە. و ڕۆژی سێشەمە نرخی دۆلار بەرامبەر دینار و پێچوانەوە دابەزینی بەخۆ بینیوە لەکردنەوەیدا 100 دلار بەرامبەر 125,300 دینار بووە نرخی بانکی ناوەندی 1,183 دینار بووە ڕۆژی چوارشەممە ببورن ڕۆژی سێشەممە بەهۆی دابەزینی بەهای دینار بەرامبەر دۆلار بانکی ناوەندی ناچار بووە خستنە ڕوو بکە واتە دۆلاری خستووەتە بازاڕە بۆی بەهای دۆلار دابەزێ واتە خستنە ڕووی دۆلار زیابێ بەهاکەی دابەزێ بەرامبەر بە دینار بۆیە 159 ملیۆن و 597 دلار و 550 دلاری خستوەتە بازاڕەکانەوە ئەوەش لە پێناوەوەی نرخەکە بەرز کاتەوە ئەمە ئەم پلانەی بانکی ناوەندی سەریگرتو ڕۆژی چوارشەمە لەکردنەوەدا 50 دینار نرخی دۆلار بەرزبوونەوەی دینار بەرامبەر دۆلار بەرزبوونەوەی بەخۆبینەوە کە گەیشتۆتە 125,350 دینار بەرامبەر 100 دلار نرخی بانکی ناوەندی 1,182 دینار بووە ڕۆژی سێشەممە لەکردنەوەدا 100 دلار بەرامبەر 125,300 دینار بووە نرخی بانکی ناوەندی 1,162 دینار و 50 فلس بووە بۆیە بانکی ناوەندی لە کۆتای هەفتە جارێکی تر خستنە ڕووی کردووە کە 159 ملیۆن و 555,532 دلار بوو ئەمە خستنە ڕووی هەفتانەی نرخی دۆلار بوو. بڕگەی پێشبینیەکانی ئەم جارەمان تایبەتە بە پێشبینیەکان بۆ ئابووری جیهان. پێشبینیەکان بۆ گەشەی ئابووری وڵاتانی جیهان هاوکات ئاسیا لاوسان تا ساڵی 2020 لەلایەن دامەزراوەی پرایس وۆتەر هاوس کۆپەر PwC ڕاگەرا کە پێگاتوو لە کۆمەڵی کۆمپانیای هاوبەشی ئەمریکی و بەریتانی با پێی پێشبینیەکان باشترین ڕیکۆردی گەشی ئابووری بەرهەمی ناوخۆی تا ساڵی 2020
کە جیهان بخۆیەوە ببینە ساڵی 2019 بۆ 2020 کە 3.3 دەبێت هاوکە ساڵی 2018 ئاستی هەڵئاوسان بەرزترین ئاست تۆمار دەکات. ئێمە گرافیکێک ئەخینە ڕووە پاشان میوانێکی زۆر بەڕێزمانەیە ئابووری ناسێک بەڕێز دکتۆر بەڕێز نیهاد محەممەدە دواتە شیکردنەوە لەسەر ئامارەکانەکە. بەڵێ ئەمە گەشەی ڕاستەقینەی بەرهەمی ناوخۆی و هەڵاوسانە واتە بەرهەمی ناوخۆی ڕاستەقینەی بەرهەمی ناوخۆی GDP هاوکات هەڵاوسان. بۆ ساڵی 2017 جیهان ڕێژەی گەشەی 2.9 بێ و ساڵی 2018 3.0 بێ ساڵی 2020 3.0 بێ بە هەمان شێوە 2000 هەڵ ئاوسان ئاستی هەڵاوسان لە ساڵی 2017 هەڵ ئاوسانی گیانی هەڵاوسانی نرخ 2.7 دەبێت 2010 2.7 دەبێت بامان شێوە بەڵام 2020 ئاستی هەڵ ئاوسان 2.5 هەڵ ئاوسانی گیانی کەم ئەبێتەوە. و ئەمریکا ساڵی 2017 ئاستی گەشەی ڕاستەقینەی بەرهەمی ناوخۆی 2.2 بێ و 2018 2.4 بێ و 2020 2.3 بێ بەڵام هەڵ ئاوسانی نرخ لە ئەمریکا ساڵی 2017 2.3 و 2018 2.5 بێت بەڵام 2020 ئاستی هەڵ ئاوسان لە ئەمریکا کەمترە بێتەوە بۆ 2.0 ئەمەش پێچەوانی خواستی ترامپە کە لە ئاستی ساڵانەیە بڕوای وایە ئەمریکا ئەبێ ڕێژەی گەشەی بەرهەمی ناوخۆیی 4 پوینت لە سەدا 4 بێ. بەڵام لە چین ئاستی گەشەی ڕاستەقینەی بەرهەمی ناوخۆیی 6.5 بێ بۆ 2017 و 2018 6.1 بێ و 2020 ئەگاتە 5.7 بەڵام ئاستی هەڵ ئاوسان لە چین 2017 1.8 بێ بۆ 2018 ئەگاتە 2.5 و بۆ 2020 لە چین ئەگاتە هەروەکو خۆی منێتەوە 2.5 بێ. لە یابان گەشەی ڕاستەقینەی بەرهەمی ناوخۆیی بۆ 2017 0.5 بێ ڕێژەیەکی زۆر کەمە 2018 0.7 بێ واتە ڕێژەی گەشەی بەرزە بێتەوە بە چەند پوینتێک بۆ 2020 0.8 بێ بەڵام هەڵ ئاوسانی نرخ لە 2017 لە یابان 1.3 بێ 2018 ئەبێتە 1.5 هەڵ ئاوسان لە 2020 بۆ یابان ڕێکۆردێکی زۆر خراپ تۆمارەکە کە ئەکاتە 2.3 ئەمە هەواڵێکی زۆر خراپە بۆ یابان. لە بەریتانیا کە لە جیابەتەوە ینی بەپێی ئەنجامی ڕاپرسیەکە بەریتانیا جیابەتەوە لە یەکێتی ئەوروپا ئاستی گەشەی ڕاستەقینەی بەرهەمی ناوخۆیی بەپێی پێشبینیەکان بۆ ساڵی 2017 1.6 بێ بۆ 2018 بەریتانیا 1.4 واتە ئاستی گەشەی بەرهەمی ناوخۆیی دائەبەزێ بەڵام 2020 بەریتانیا گەشەیەکی باشتر بەخۆوە بینێ کە گاتە 2.0 هەڵ ئاوسان لە بەریتانیا 2017 2.6 ئەبێت بەڵام 2018 ئەگاتە 2.8 2020 ڕێژەی هەڵ ئاوسان کەم ئەبێتەوە ئەبێتە 2.3 لە بەریتانیا. ئەمە گەشەی ڕاستەقینەی بەرهەمی ناوخۆیی و هەڵ ئاوسان بوو لە جیهان بەگشتی و هاوکات لە وڵاتە گرنگانەی کە ئابووری ینی پێیانوتر ئابووریە گەورەکانی گیان واتە ینی پێگاتێکی سەرەکی ئابووری گیانین. من میوانێکی زۆر بەڕێزم هەیە بەڕێز نیهاد محەممەد ڕاگری بەشی بانک و دارە لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی بەڵام لە ڕێگەی تەلەفۆنەوە لەگەڵمانە بێ. کاکتۆر پێم خۆشە لە بەرنامەکە لەگەڵمای سەرتا پێم خۆشە ینی قسە چییە لەسەر گەشەی ئابووری گیانی و ئەو ئامارانەی خسمانە ڕوو؟ بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان زانیاریکیتان بۆ ڕاستکەمەوە من نیهاد خالیدم ببوورە نیاز خالید بەڕێز زۆر سپاس. سەبارەت بە گەشەی ئابووری وەکو بەڕێزیشە و ئامارانە و ئێستا کۆمەڵێک دەستگای توێژینەوەی گەورە لەسەر ئاستی جیهان لەسەر گەشەی ئابووری هەموو ئاماژەکان سەبارەت بە گەشەی ئابووری ڕوو لەوەن کە گەشەی ئابووری بەرەو باشترێت لە 4 ساڵی داهاتووەوە هەروەها نرخ هەڵاوسان کە مؤشرێکی تەضەخم و باڵێنەوەی پەیوەندی بە اقتصادی عالەمیەوە هەیە کە ئێستا زۆر بە مؤشرێکی گرنگ دامدرێت ڕوو لە دابەزینەکە ئەوە شتێکی باشەوە بێگومان مەرج نییە و دابەزینی نرخێک بۆ بێکاری باش بێجاری وا هەیە
ئەو دوو مؤشری بەڕێزە گەشەی ئابووری و تەزەخم دابەزین نرخ هەڵاوسان کە داببەزێت اینجا هەردووکیان بەیەکەوە بۆ بابەتی بێکاری باشەوە تا ئاستی بێکاری کەمەکاتەوە ئەمەوێ بڵێم یعنی هەموو ئاماژەکان سەبارەت بە 3 ساڵ بۆ 4 ساڵی داهاتوو ڕوو لەوەن کە گەشەی ئابووری وڵاتان باشتر بێ و ئاستی ئابووری وڵاتان باشتر بێ و ئەمەش هۆکارەکە یەگەڕێتەوە بۆ دوو شت یەکیانەوەیە لە دەی ڕابردووە قەیرانێکی جیهانی لە ئەمریکا و بۆ ئەوروپا و بۆ هەموو دنیای گرتەوە و گەشەی ئابووری زۆر سست بوو بەڵام بە کۆمەڵێک سیاسەتی تەقەشوفی لە ئەوروپا و لە ئەمریکا و هەروەها کۆمەڵێک سیاست کە باشووری ڕۆژهەڵاتی ئاسیای گرتەوە وڵاتان توانیان بەسەر ئەو قەیرانە ئازاڵ بن و ئێستا دووبارە ئابووری جیهان لە هەستانەوەیە و کۆمەڵێک جەنگی ناوخۆیی و جەنگی جیهانی ئەتوانین بڵین نێودەوڵەتی هەبوون لە ناوچەکەی بەتایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێستا و جەنگانە بەرەو کەمبوونەوە چەند دووبارە کێشەکان ڕووی لە چارەسەرن لەسەر ئەو ئەساسە لەسەر بنچینەوەی کێشەکان چارەسەر بن تایبەتی سووریا و عێراق ئەم پێشبینیانە ڕاست دەرەچن. زۆر باشە. خۆ تەزانی هەرێمی کوردستان ئابوورێکی تازە گەشە سندووە ئەتوانین بڵێن تازە دروست ئەبێت ئابوورێکی زۆر تازەیە ینی تەسیراتی ئەم گەشە سندی کە لە جیهانە هەیە چییە لەسەر هەرێمی کوردستان؟ بێگومان گەشە سندنی ئابووری لە جیهانە خواز لەسەر کۆمەڵێک کاڵا بەرزەکاتەوە تا سستی گەشەی ئابووری بووە هۆی ئەوەی کە نرخی نەوت دابەزێ ئێستا ئەگەر گەشەی ئابووری بەرەو باشتر بچێت نرخی نەوت یەتەوە جێگای خۆی وەوردە بەرەو بەرزبوونەوە تا نزیکی $70 ڕوا لە ماوەی 2 ساڵی داهاتووە ئەمەش بۆ ئابووری و هەرێمی کوردستانیش کە ئێمە ئابووریکی ڕێزیمان هەیە و پشت بەنەوتە بەستێ بێگومان یەکێکە لە فاکتەرە هەرە گرنگەکان کە ئەتوانین بڵێن ئابووری هەرێمی کوردستان ئەگەر بویسترێت و بەکار بهێنرێت ئەو داهاتی دەستیەکەوێت لە نەوت ئەتوانرێت بە هەمان شێوە ئابووری هەرێمی کوردستان ئابووریکی جیاواز نییە لە عێراق و لە ناوچەکە و لە جیهانی واتە هەر ئابووریکی بێکەوە بەسراوە ئێستا دنیای عەولەمەی ئابووریە هەموو جیهانە ئابووریەکەی بێکەوە بەسراوە نرخی نەوت دابەزێ هەموو ئەو وڵاتانی نەوتین زەرە دەکەن کۆمەڵێک مؤشری تەزەخمی عالەمی هەیە ڕاستەوخۆ کاریگەری هەیە بەسەر هەرێمی کوردستان دەتوانین بڵین ئەگەر ئەو مؤشیرانە بەرەو باشتر بچن بێگومان هەرێمی کوردستانیش اقتصادەکەی بەرەو باشترە چێ و ئەگەر شانبەشانی اقتصادی ڕێعی نەوتیەکەی بتوانێت اقتصادی کشتتوکاڵیشی بەرز بکاتەوە ئەوە وەکو عەرە بەڵێ فەنیعمە شتێکی زۆر باشەکە. زۆر باشە. هاوشانی ئەم گەشانەی کە بەڕێسان باسیەکە تەسەورەکەی ینی لە ساڵی 2017 هەستەکەین بۆ نمونە سەرۆکی ئەنجومەنی وەزیران و بەرپرسانی حکوومەتی زۆر جەخ لەسەرەکەن ساڵ 2017 ساڵێکی باشە بێ بۆ هەرێمی کوردستان لە ڕووی ئابووریەوە و ئابووریەکەی وردە و دەدروسە بێ. تۆ قسە چییە لەسەر ئەم شتانە هاوتای بۆ گۆڕانکاری ئابووریەکانی جیهان؟ خۆی هەندێک بابەتی با بڵێن کەرتی ئابووری هەیە ئەتوانین بڵێن کەرتی خۆ بەخۆیەوە تا ئەگەر ڕوو کەرتەکە ڕوو لە باشی بێت داهاتەکەی ئەچێتە گیرفانی تاکەسەکانەوە زۆر بە ئاستی گشتی ئابووری و دیار نییە بە نمونە ئەگەر بۆ نمونە کەرتی کشتتوکاڵیمان ببوژێتەوە ئەوە تاکەکانی کۆمەلگا قازان دەکەن بەتایبەتی جوتیاران قازان دەکەن وەزع باشترە بێت پشت بە اقتصادی خۆمانە بەستین بەڵام ئەوەی کە ئێمە گرفتە لامان بابەتی لە ڕووی ئابووری یعنی فهم بڵین نەبوونی ئەو یعنی فیقە و متمانەیە کە لە نێوان خەڵک و حکوومەتە لەسەر بابەتی نەوت واتە ئێمە داهاتی ڕاستەوخۆ کە داهاتێک بێتە دەستی حکوومەتەوە بریتە لە داهاتی ناوخۆ کە باج و زەریبە و گومرگەکانە گرێتەوە نەوتیشە ئەم دوو داهاتە تاوەکو ئێستا داتا معلوماتی گرنگ نییە لە هەرێمی کوردستانە ئێستا بەتایبەتی لەم قۆناغەیە کە ئێستا قۆناغی بەرەو باشترچوونی هەم نرخی نەوتە هەم باشتربوونی خەرجەکانی حکوومەتە کە خەرجەکانی کەم کردوێتەوە و مۆزوعی کۆمەڵێک داهاتی زیاد کردووە تا نازانین لە چه ئاستێکایە واتە ئێستا تۆ ناتوانانی پێشبینی تەخمینی بۆ بکەی بڵێ وەڵی ئەگەر ئام 3-4 ساڵە بەو شێوەیە بێ کە بەڕێستان و منیش گرفتەکە لەوای حکوومەتی هەرێم بەرەو باشتر چووە هیچ پێویست بە هەنیمە نکۆڵی ناکرێت چونکە خەرجەکانی کەم بۆتەوە داهاتی زیاتر بووە نرخی نەوت باشتر بووە بەڵام ئێمە ئاسەواری کەمتر ئەبینین بەڕاستی. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا نیهات خالید ڕاگری بەشی بانک و دارایی لە زانکۆی گەشە پێدانی مرۆیی کەم لەم بڕگەیە بەشدار بووی لەگەڵمان بە دڵنیایی و تێبینیانەوەی زۆر ڕاستن حکوومەتی هەرێمی کوردستان لەبەرەوەی شەفاف نییە پێشبینیکردن بۆ ئابووریەکەی زۆر ئەستەمە.
بەڵێ ئەمە ئەو بڕگە و بابەتانە بوون لە بەرنامەی ژێرخانی ئەمجارە پێشکەشمان کردن بە هیوایەوەی سووتان لێوەرگرت بێت تا بەرنامەی تر خواتان لەگەڵ و کوردستان هەر ئاوەدان بێت.